سلااو ڕێز بینەر و تەماشەوانن هێژە ئیرۆکە ئەم دووبارە لەسەر مژارێکی هەری گرنگ داخن ئەوژی پێڤژێ قۆناغەکە و لە تورکایە دەست پێ کردە و ئەو قۆناغ ئەم بە کاک میوانێکی خۆرە یا هێژا و دەویواریدا پسپۆر کاک هۆگر برایمڕە داخن ئەزویژی بینم سەر ئەکرانێوە کاک هۆگەر سلااو و ڕێز تو بەخێر هاتی سلااو ڕێز کاکی هیوا سلااو ڕێز بووتە و بوو تەماشەوانێن تا و ئەو تەماشەوانێک و پاشیژی مەدنیارن دووبارە بەخێرهاتی تەماشەوانن هێژە ئەو لایف لەسەر فێسبوکژی بەردەوام دەکاژ نەها ئەمن دەخوات لەسەر ئێکسژی بەردەوام بکەم لێ مەخابن نەبوو لەسەر فێسبوکژی احتیمالە دەدەمێ پێشدا ئاستەنگ لە پێشیامە دەرکەون لە کەرەما خۆ هون حاضر بن هەگەر دەمێ پێش ئاستەنگ دەرکەتن هەرن سەر کەناڵە یوتوب ئەم بەردەوام دەکەن هەگەر پرسیارێکی وی گرنگ هەبێ بە کوردیەکی خۆش هون دکارن بنویسن بە کورمانجی دەبێ ئاژی سۆرانی دەبێ لێ هەنێکی پرسیارێکی زەلال بێ تکلیاوی بە مژارێوە هەبێ باش دەبێ هەروەکی هون دەزانن لەگەڵ تەوقەکردنا دەوڵەت باخچەلی لە یەکێ vێمە هەیە یەکێ مەها ئۆکتۆبرێ پێڤژۆیەک دەست پێ کرد لە تورکیادا ئەو پێڤژۆ حتا نەها وەک پێڤژۆیەکی یەک ئالیژی خویا بکە لێ دهانێک داخیانیاندا ئەم دەبینن و ئەو پێڤژۆ بەڕاستی یەک ئالی نینە یعنی من دەمەها چاردا یا هەیڤە نەهێ هەیڤە چوویدا هەیڤە سێپتێمبەردا جارە یەکەمین بەحساوەیەکی کرد و دیالۆکەک دەناوبەرە ئیمرالی و چیەدا هەیە ئەو ژعالیە گەلک ئینسانن بە هاتە ڕەتکردن هەتاکو حەقارەتژی کردن گوتن تشتێکی وسا نینە لێ پشتی وێ بە سێ هەفتەیان ڕۆژنامەیە ئەل مۆنیتۆر و هەنێکی نێزی قەتەڕەیە لەسەر خەتا ببووری لەسەر خەتا ئیماراتە عەرەبیە و سپۆرتا خۆ لە ئیماراتە عەرەبی دەگرێت لێ دە هەمان دەمێدا لە ئەمریکایژی گرانی و سنگینیا خۆ هەیە دکارێ بکەوە ناو ئاگایەن ئیستیخباراتی وانژی بە سێ هەفتەیان شونڤە هەمان نوچە بەڵاف کرد و تشتێکی وسا چێبووە ئاگاهیژی نێزی هەفتوو بوون نەها دەوڵەت باخچەلی تۆقەیە کرد پشتی وێژی ئێدی داخیانیدا بەحسا پێڤژەیەکی کرد و دەستی خۆ درێژ کردیش بۆی چارەسەرکردنا پرزگرێکا کورد ji بۆی براتیە دەناوبەرە کورد و تورکان بێگومان هەر کەسێکی وان گۆتنانە بکا بە تایبەتیژی گۆتنێن و دوو کرد بلا ئۆجەلان وەری مەجلیسێ باخفێ داوی لە ڕێخستنا پەکێکێ بینێ داوی لە تیرۆرێ بینێ وێ دەمێ ئەمێ شانسەکی بدەنوی هێڤیاک و ئەو دکا دەواری قانونیدا ئەمووی بەجێ بینن هەروەک من گوت هەر کەسێک لە تورکیادا وا گۆتنان بک دکەوە حەبسێ لێ باخچەری و ئەردۆغان دکارن بکەن و ئالیگرێوانژی چەپکان ژێرا لێ دخەن تشتێ هەری گرنگ دەوێ مژارێدا ئەم ئیرۆ بەحز بکەن ئەوەکو تشتێک دەناوە دەوڵەت تێدا هەیە لێ ئەو تشتیە بەڕاستیژی هێژی ئەم بە تەمامەتی نزانن لە چەند مەه بەریانەها هاتا پشتی هەڵبژارتنێن هەری داویێ یا تورکیا یا شارەداریان و ئیتیفاقا جمهور ئەردۆغان و باخچەری شکستێکی پڕپڕ مەزن خواردن مەدید هەفدیتنێکی ژنوشکی بە دەناوبەرە ئەردۆغان و سەرۆکێک سەرۆکۆماری یازدەمین یا تورکیای عەبدوڵڵا گول چێ بوو عەبدوڵڵا گول بەریاوێ سەردانێکی بریتانیا کردبوو گاڤک و ڤەگەریا ئەو هەفدیتن چێبوون و پشتی هەفدیتنێژی مەدید هەنێکی نەرمبوون هات خویاکردن ئەو ئالیێوی هوندور هەیە ئالیە دەستور هەیە ئالیێ وەکمان گوت لە هەڵبژاردنێدا و ئاک پارتی دەنگ خراپ بەکار ئانین یعنی دەنگ ژێرا نهاتن ئاژی لە هەڵبژاردنێدا لە گۆڕی بەرێ شکستێک خوارد و دە هەمان دەمێدا پێشە ڕۆژێ دەسەڵاتداریە اتفاقا جمهور و دەوڵەت باخچەلی و
ئەردۆغان هەیە لە هەمان دەمێدا ئالیەوی سیاسەتێ دەرڤە هەیە لە سووریا لە ئیران و لە عراقی ئەموانە ئیرۆ هەمی بە میوانی خۆرا کەکێ هۆگر کو دەوی واریدا پسپۆریاوی هەیە شارەزاییوی هەیە گوتی بێژ دەکەین کاک هۆگر ئەس دەخوازم دەدەست پێکەدا بە پرسیارە یەکەمین وسا دەست پێ بکەم یعنی ئەم هەمی دەبینم نەتەنێ ئالێن تورکیا ئالێن کورجی ئالیە دەم پارتیژی لەسەر vێکێ کێن زێدا داخیانیەکدانە نێزیک بوونی خۆ نیشاندانە هەڵبێستی خۆ نیشاندانە لێ حتانەها پەکەکە ئان بێدەنگە ئانژی داخیانیە و ددێ ئەف داخیانی بێهنا گومانێ ژێتێ گەلو ئەو داخیانی خزمەتا چ دیکە پارتیا کارکەرین کوردستانی لە چ دفکرێ ئەف دەناڤە پێواژێ دانا ئان تێدانینە هەگەر و تێدا بن ئان تێدانە بن ئەو پێواژۆ هەگەر ئالیوی تەکتیکیژی هەبێ گەلۆ داخیانیان وسا چ قاسی دکارێ شانسەکی بدێک و ئەو پێواژۆ بەرژەوەندیە ژ تەکتیک بچە ببە پێواژەیەکی استراتیژیک و چارەسەری بەخۆرابینی کەرەنکە بەڵێ گەلێکی سپاس کاکیوە بوو بێ دەرفەتەیەم سەر بێ مژارێ گەلێکی گرنگ باخ بین نێرێنێ خۆ بینین زمان بەڕاستی وەکەمی دزانن پرسا کورد ناوبە تورکێدا یانجی ئەم بێژین پرسا کورد بوو تورکیە وەکی ستریەکی دبن پیە دەوڵەتە تورکێدایە و ژبەر وێ تورکیا دخوازێ گاو باوێژێ هێلە استراتیژیکدا نکارێ نەشێ نەها تورکیا ئەس دکارم بێژم ئیشارەتێ نوی هەنا و vê carê di nav dewletê de qenaetek çêbû bêt ku pêwîst e ew stirî derkeve yanî ev dibêt seretanek bûyî kanser bû dewletê yanî berê de jî gelek di gelek mijaran de Tirkiye xastiye gavên stratejîk bavê jê di dema helweşana Sovyetê de astengî bû çêbûn di beharê erebî de bû çêbûn na mirov dibîne ev pirs di nav dewletê de pir ciddî tê münaqeşekirin elbet dewlet em bixwazin nexwazin li gor tehlîlên xwe li gor nêrînên xwe î dewleta Kûr vê pirsê tîne ziman û dixwaze ser wa tehlîl û ser wa nêrînên xwe modelekî çareseriye li gor xwe pêşxe tiştê ku mirov ji zimanê pekekê fam diket ew gumanin yanî em nizanîn pişt perdê ve çi hene berê we jî gotibû wek yekemîn kes ku mijara telefonekî yanî ew peywendiyekî telefonî navbera Qendîlê û Îmralê çêbûye yanî pişt perdê de mirov hest pê dike ku tiştin hene lê li zimanê pekekê derdkeve ew modelê ku dewlet dixwaze vê pirsgirêkê pê çareser biket pekeke jê nerazî ye û naxwazit hema guhdar jî bike ji ber vê zimanê pekekê niha zimanê wî siyasî de yanî em bêjin pekeke bêdeng e na pekeke bêdeng niye gelek ragihandin gelek axaftin serkirdayetiyên pekekê yê kecekê yê kongregel hemiya daxuyanî de ne heta siyaseta lêgal jî birêz Ehmed Turk axaftin kiriye yanî di nav hemî va axaftinane de tiştekî hewbeş heye xalekî hewbeş heye ew jî ew e ku guman hene yanî wekî berê yanî ku dewlet dê wekî berê nizîk bêt ev komployeke dewlet ne ciddiye dixwazin me tasfiye kirin
دخوازن ئۆجەلان لە هەمبەرمە بکاربینن و یعنی ئەv گومان ئەو ترس مرۆڤ di nav pekê de hest pê dike û ez heqî didem pekekê ku vê rengî nizîk bê ji ber ku tecrübekî wisa hebûye yanî dewleta Tirkiye heta niha ewane jî zimanekî durust ku nîşan bide niyetpakî heye nîne hinek ragihandin hene hinek daxuyanî hene mesela eger mirov daxuyaniya behçelî lê binêrî ku li gor min yek jê yanî daxuyaniya herê girîng e ji ber ku axaftina Baxçelî axaftina dewleta Kûriya Tirkiye Komara Tirkiye zimanê Baxçelî çi ye zimanê Baxçelî bi dawî hînana yanî ew bi zimanê xwe dema dibêjî bi dawî hînana terorê yanî ew ziman mirov pişt wî ve nizane çi heye lê corê derbirînê yê gotinê wisa ye daxuyaniya Davutoglu heye ew jî hesasiyet nizîkbûn heye tirs nizîkbûn heye û ew jî behsa heqê şehîdan dike lê dema yanî ew li gor ew xwe yanî şehîdên dewleta xwe lê di heman demê de behsa hesasiyeta û heqê zarokên Diyarbekirê jî dike yê ku li wê re jî tên kuştin yanî tirsek di nav wan de jî ye lê daxuyaniya herê girîng ê serokê CHP ye yanî di wê derê de mirov ciddiyetekî zêdetir dibîne li gor min ew jî girîng e lê bi giştî li gor min ew hesasiyeta pekekê li hember ew zimanê yê rayedarên dewleta Tirkiye yê partiyên nava Tirkiye de û em bixwazin nexwazin di Tirkiye de niha wekî berê jî nîne em bêjin dema çend siyasî baxivin hetanî esker neaxivin mirov nabe ciddî bigire niha siyaseta Tirkiye de di siyaseta Tirkiye de ev guhartinêk hatiye yanî çêbûye di van salane de ji ber wê mirov dikare gotinên siyasiyan ciddî bigire gotinên siyasiya ciddî bigire dengê te naketiye کاک هۆگر فرسەت بدە من بەخۆ مایکا خۆ قەپات کردبوو فرسەت بدە من ئەز تشتێکی تەماشەوانان ڕابێژم هەواڵن هێژا فێسبوک سۆر دەبێ دیسا فێسبوک قبول ناکە ئەز لایفێ لەسەر فێسبوکێ بکەم لە کەرەمە خۆهارن کەناڵە یوتیوبە هیوا خۆشناو لە کەرەمە خۆهارن کەناڵە یوتیوبە خۆشناو پشتی دوو دەقێدنێ دێ فێسبوک نامینێ کاک هۆگر بەحسە بەحسا ئەوێ کردیانی پەکەکە بەڕەسمی داخوێنیەکی نادا ئانجی داخوێنیەک و دەدا تەنێ داخوێنیەکی کۆمپلۆواریە مەسەرەن تشتێک ژێ باخچەری دەرناکەوە باخچەری خوێن ڕێژە باخچەری کۆمپلۆچیە تشتێن بەوێ ڕەنگی خوێ دکا باشە ئەم لێ دنەرن لە گۆری نوچیان یعنی ئەو نوچە من نەتەنێژ دەوڵەتی گرتنە ژە ئالیە دەم پارتیژی من گرتنە کو عمەر ئۆجەلا یعنی حتا ڕۆژا کو من لە چاردەیە هەیڤانە هەیە گاوا و من دەستپێکی ئەو نوچە بەحس کرد و هەفدیتنێک دەناوبەرە ئیمرالی و قەندیل شێبووە و ئەو هەفدیتن ئەس نزانم بە کیژان تەکنۆلۆژیە چێبووە احتیمالە بە ڕێکا سێمینژی چێ ببە نەهاتوو دکاری بە وەتسئاپ بەمڕا باخفە و ئەس دکارم وێ ئەس دکارم لەسەر کۆمپیوتەر ڤایبەر vەکەم و ئەو گۆتنێمە بچە عراقی نەوسا یعنی احتیمالە تشتێکی وساژی هەبێت بۆی مەسەلەی ئاساییشی احتیمالە تشتێکی وسا کردم یعنی احتیمالە بە ئەوروپارا لە ئیمرالی ڕات تەلەفۆنێک هاتبێت دەناوبەرە بروکسل و ئیمرالیدا و بروکسل ئەف بە لە ڕێکە ئاراجێکی دنێ لە ڕێکە ئاپلیکاسیۆنێکی دنێ ئەو گرنگ نینە بەچی بەگرێ داوی ئەف نەگرنگە لێ نەها وەک من گۆ داخیانی ئان نینە ئانجی داخیانیا کو هەنا ژعالیێ
کەچێکی بە دەبێژم بە ڕسمی دەوێت داخیانیەدا و وەک من گوت بهێنا کۆمپلیتێکردن ئێ باشە نەها دەوێ ڕۆژێدا کو من نوچە بڵاو کرد دعینی ڕۆژێدا عمەر ئۆجەلان خواست بچە ئیمرالی من هەمژ دەم پارتیە ئەف ئاگاهی گرتن هون هەمژی نەها هەمی میدیای تورکیا دەبێژن ئیزن ژە عمەر ئۆجەلان ڕادانە کو دەمەکی هەری نێزیکدا بچە ئیمرالی ئاپێ خۆ ببینە هەگەر کوونەها ئۆجەلان داخیانیەکدا بەرەڤژی داخیانیا قەندی لێبوو گەلو ئاv نابە پرزگرێک ji بۆ یەکێتیا حرەکەتە ئۆجەلانی بەڵێ ئەvە پرسێکی گەلێکی گرنگە من گوت پەکێکە حەقی خۆ هەیە یعنی حەق دەم پەکێکی حەساسیەتی خۆ نیشان بدات زێدەتر ji dewletê bixwazit ji rayedarên dewletê bixwazit ku axaftinê xwe ciddî bikin بۆ ku axaftin ciddî bên kirin û bi ciddî jî bên girtin hinek gavên praktîkî pêwîstin gava yekem jî ew mesela hevdîtina gel Birêz Öcalan e lê ew zimanê ku tê bikar anîn bi rastî zimanekî ne modern e ne li gor siyaseta modern e mirov dişêt aynî axaftinên ku rayedarên PKK dikin bi corekî dî bikin yanî bi corekî ku tu riya li pêş pêvajoyekî muhtemel neyê girtin ev di layekî de layekî dî jî bo ku tu em hemî dizanîn her tişt aşkira bûne ku tiştin bin perdê hene bo ku sibe tu eger ew pêvajo pêş ket tu ji niha ve xelkê xwe kadroyên xwe gelê xwe yê ku mixatebê te ne tu vane amade kî yanî eger tiştek çêbû ciddî bû ciddî ye eger ciddî nebû tu dê karê xwe wekî berê berdewam kî yanî çi pêwîst e îla wisa bêgotin ev e madem Dewlet Bahçelî gotiye Dewlet Bahçelî ewa Gladio ye ev e nizanim çi ye êma tu wek pekeke wek paradayma nû ya pekekê tu dixwazî pirzgirêkê di nav çarçova dewleta Tirkiye de çareser kî ev dewlet jî dewleteke endamê NATO ye Gladio eger maye û berê ku hebûye eger nûke jî mabe parçekî ji NATO ye ev tiştên esasî yên dewletê ne eceb tu dixwazî pirzgirêka Kurd di nav Tirkiye de çareser bike yan jî tu dixwazî Tirkiye ji NATO derxe tu mesela ev çi zimaneke madem tu dixwazî di nav vê dewletê de tu vê pirzgirêkê çareser kî wî demî tu bûte nabe giring bêt Dewlet Bahçelî dikîbe tê arastekirin ew nûnere li gor min Bahçelî nûnere dewleta qûla dewleta yani Kurya Tirkiye jî ew pirzgirêk çareser nabe yani heqîqet jî naçebe yanî ew beşekî girîngî ji dewletê niha min yek daxuyaniya kesekî bi rastî bû min gelekî giring e min nedîtiye dema axaftinên wî bên derve bi rastî bû min ji hemiya girîngtir e ew dê çi bêjit ew jî doxûperîn çek nizanim te hîç daxuyaniyên doxûperîn çek bîstine داخیانیا دۆغۆپەرین چەک من نەبیستنە کاک هۆگر لێ بە نێرینا من پشتی و هاکان فیدان بووە وەزیرێ دەرڤ دەنگێ دۆغۆپەرین چەک هەنێکی کپکردە ئەو ژی نیشانە وەیەکەیەک و تورکیا ڤەدیگەڕێ ji بۆی ئالیێ ناتۆ ینی لە ناوە دەولەتێدا ئانژی لە ناوە عەقلێ بالا دەست لە ناو دەولەتێدا یەک عەقلێ بالا دەست نینە کو ژێرا دەبێژن دەولەتی کورد گەلک دەولەتی کورد هەنە یەک جوانەژی گروپە شەنگایە و دۆغۆپەرین چەک نوێنەرایەتیەوەی دیکە ئەس باوەڕم هەنێکی vê dumayê dengêwî henekî kêmkirine
بله از بو چی دویجم یعنی ام دخوازم ویدر دا ام راستیا دولتا ترکیه یعنی بحث بکین یعنی ترکیه دولتا کوریا ترکیه گلک عالی هنه وقتا بحثی کرد و هیزن هنه که ندیارن و گلکی بچیکتن خواه کرن لی هیزی وان دناب دولت ده هیا باخچلی یک شوانه دوغو پرینچک یک جوانه یعنی با انسان آخفتن وانا مروف نشه جدی نگره ده مروف جدی بگره وجا باش یان خراب اوه عالیه کی دیه مسئله لی اب آخفتن پیوسته جدی بینگرته جدی بینگرته وی دمی تو زمان خو براستی دبی بگوری یعنی بوچی مثلا ایلا تو هر تشت رد کی جبركو باخشلي قلت أزدي راتكم الدولة تركيا مؤامرة دكت صار ما كومبلو أشدكت إما أجر تو بيجي جبويكو احتمالك يوساجي هي دولة نخوازة في جاري بككي بخينا بيفاجوي جبويكو محمد اوچوم ضد يعني داخيانيا سيمين بو بلي باخشلي بسرا أردوغان بسرا محمد اوچوم آخفت كو شاورمندي ياساي يا رجب طيب أردوغان قوت بيفاجوي كي مينا أوسلوية چنابه لبيفاجوية أوسلوية دا ريخستنا چيه دناوا بيفاجوية دابو يعني می دچو لچیه بوان را هفدیتن چه دکرد پس را چای و دخوارد و تاولا جی دلیست لینها احتمال که مزن هیا او نخوازن دگا و دسپیک دا ریخستن بخناو وی پیواجی احتمالا کارفدان پککه لهمبری وی که به لی هگر کو او یک هبجی مروف پیویزدکا دا دسپیک دا داخیانه وصاب دا از نزانم نا پیویز ناکه بنه رکاکیوه ما gelek cara ji Brez Öcalan bihîstiye ku bu dewletê yanî rûyê wî dewletê bû gotiye werin pirsgirêka Kurd çareser ken û min îdam ken. Bes pirseke ye pirsgirêkekê werin wê pirsgirêkê çêkin ez nemûhîm im. Yani vê derê de ez bûçî wê dibêjim mesela ew ku ev hereket ji Öcalan ji PKK yani نه تشتي ام جي فهمتكين تشتي وك ام ناسكين نه حركتك كو او دي همي تشتاب خوبا جريدا يعني دي هر تشت دوير را در باسمن برزگريك يكي او برزگريك چاره سر به گارانتي وي بين كرن كي دي بلا بكن مثلا او جلان هتا كالك جاره بوتيا هرن بهذا بيرا او سياستها الرسميه هرن فيرا في برزگريك مناقشه بين ببنى بمجلس وچاره سر كان بلا پکێکە ژی دەربەبێ ئەمجی دەربەبن دەبێ هەتا من ئیعدام کەن یعنی ئەگەر نێزیکاتێکی وسا کو بێژی ئیلا ئەس تێدا نەبم و تو من بڕەسمی وەکو پەکێکە من قبول نەکەی vê bikەی ئاستەنگ li gor min ev nêzîkbûnek gelekî durust nabe. Ev modelê çareseriya li ciyên dî jî hebûne katiwa. موديل وصا Mesela modelê wisa hebû mesela li Îrlanda modelekî wisa hebû. Îra hebû, Sinn Féin hebû. Dewleta Brîtanya ne bi Îra re rûnişt. Dema pirsgirêk çareser bû digel Sinn Féin, Îra hel bû. لێ دەناومەدا حرەکەتێن چەکداری خۆ وەک باوێ حرەکەتێن سیاسی و لەگەڵ دەبینن ها ئەرێ بجا ئەvە نزیکبوونێکی li gor min durust nîne û li gor paradayma nû ya pekekê jî ev tenaquzê de nav çelîşkiyê de yani tu dixwazî vê pirsgirêkê çareser bikî di nav vê evê de û tu naxwazî mesela desthilat nîne meseletê pirsgirêkekî şexsî nîne yani em dizayin ev şoreşgerên ku li çiyan in vana
هەمی ژیانە خۆ دانا هەمی نها تەمەنێوان سەری 65 ساڵینە 70 ساڵینە وانە تشتێکی وانی شخصی نینە ئەم vê فام بکەین ئەنیا هەر کەس دزانێ و مرۆڤ ڕێزێژی لێ دیگرێ لێ ناچێ بێ ئاوایەکی گەلێک کۆنسەرواتیڤ محافەزەکارانە مرۆڤ نزیک بێت و تو vê bikê ئاستەنگ یعنی مخابن دناف حرەکەتە کوردی هەمیەدا نەها di بەشندی کوردستانێدا ژی di کوردستانە ئیرانێدا di کوردستانە تورکیە و di کوردستانە سووریەدا یعنی مۆدێلا کوردستانە عێراقێ بوویە مۆدێل ئەو چارەسەریە هەرێمە کوردستانی عێراقێ بوویە مۆدێل یعنی ئەو پارتیەن یەکێتی و پەدەکە ویدەمی بەرە کوردستانی بجەبە کوردستانی پرزگرێک بواندا ئەو هاتیە حەلکردن گەلوان ئەو هاتنە مەخاتەب گرتن و وسا چێ بوویە لێ دی تورکیەدا وسا نینە مەسەلە تەنێ تورکیە نینە مەسەلە ناتۆیە مەسەلە یەکێتی ئەوروپایە و vêca meseleyên qanûnî jî hene heta boî va însanên ku nav pêkê dane û ev di nav di zihniyeta dewlet yanî dewlet di nav zihniyeta xelk de jî niha neşê di zemînekî wisa di rojekî de ev zemîn çê bibe dişêt zemîna guftûgo li ser çareseriya pirsê hebe lê zemîna ku îr û pekeke bêqebûl kirdin ew zemîna sazkirina vê semînê çêkirina vê va helû mercana gelekî wexit pê dibe belkî na ew wexit tune ye yani em mesela dema mirov zimanê Tirkiye dinêr zimanê rayedarên Tirkiye dinêrî tiştekî wekî em bêjin ecelekirdin heye yani tiştek heye di nav dewletê de jî li gor ew guhartinên ku li herêmê û di dunyayê de çê dibin wek min got ew striyek dibin piya dewleta Tirkiye de striyeka dibe ew strî derbê boku bişet li gor di nav guhartinên ku çê dibin di herêmê de di dunyayê de ew hawpeymaniyên nû ku li pêşin ku şiklek nû bigirin belkî ew wêneya nûka berçavê me ye hemî bên guhartin wêneyekî dî çêbe di van helû mercanê de Tirkiye em dikarin bêjin di panîkekî de lê ev e ne manaye ev ê mirov wisa tehlîl ket ku ev e dawiye dewleta Tirkiye ev e bi Sûriye bûna dewleta Tirkiye ev e bi Iraq bûna dewleta Tirkiye دەخوازم لەوێ دەرەیە فرسەتێکی بدەین من کەوانەیەکی بەکەم ینی ژغێنی نزیکبوونێ پەکەکە چاوا لێدنەرێ دە هەمان دەمێدا هەنە کوردێن دنێ ینی مارجینالن بێکاریگەرن بێڕێخستن شخصینە لێ سوسیال میدیای باش بەکاردین ئەوژی هەنێک فکرێ نوو بەڵاو دەکەن دەبێژن دەوڵەتە تورکیا ji roja ku ava bûye heta niha her kat her gaveketiye tengasiye çûye bangî Kurdan kirine Kurd anîne cemxo û Kurd bekar anîne ji bo ku dewlet carekî din bihêz bibe li rûxandinê li xistinê rizgarî bibe û piştra jî bara Kurdan daye yanî niha ew ji bo wê ke dibêjin ku li Rojhilata navîn de şerek heye ew şer ew agirê Xeza ihtimala bigêje Sûriyeyê bigêje Îranê û ihtimala yani heger ku negêje Tirkiyeyê jî hinek bandoran li ser siyaseta dervê Tirkiye bike tu li ser nêrînê wan çi dibêjî ev nêrînên gelekî ez mantiqî nabînim yanî Kurda kengî alîkariya Tirkiye kirine di cenga cîhaniya yekemîn de di derdorê cenga cîhanê yekemîn de rewşa Kurdan wî demî çawa bû di cenga cîhanî yekemîn de yani Kurd xwe askerê Xelîfeya Osmanî didîtin eşîret bûn mîr bûn yani eger tu niha hêzê Kurdan
تێگەیشتنا کوردان ڕێخستنا کوردان تو وەکی 100 ساڵ بەرێ ببینی وی دەمیتە چ پێشکەتن دە کورداندا نەدیتنە تو هێت 100 ساڵ بەرێدا مایی یعنی چاوا چێ دەبێ مەسەلەن چاوا بۆچی دەوڵەتە تورکیە دشێت پشتی 100 ساڵە یعنی کورد چ عەقڵ سەرێواندا نینە نەیان خاپاندن ئەوە چ منتەقە مەسەن مرۆڤ وسا نێزیکی خۆ بێت یعنی وسا کووردا وسا بە ئۆبژە بکە یعنی کووردا هێ عەقڵێ وانی ئی سۆبژەبوونێ نینە ئەوە نەت شتێکی منتەقیە کورد نەکوردێ 100 ساڵ بەرێنە هێزی کوردانەیە 100 ساڵ بەرەیە هەلومەرجن دنیایەکی نە 100 ساڵە بەرێنە شەڕێکی جیهانی بوی ڕەنگی وەکی بە مۆدێلا شەڕێکەمی جیهانی دێ ئورتێدا نینە ئەو شەڕێ جیهانی یەک و تێ بەحسکردن نەد ڕۆژهەڵاتە ناویندایە ڕۆژهەڵاتە ناوین نەها نەوەکی 100 ساڵ بەرێ دمەرکەزە هەمی گوهارتناندایە ئەرێ ئاستەنگیا دشێت چێکات ڕۆژهەڵاتە ناوین هێزن مەزن بتایبەت ئەمریکا دخوازێت فۆکسێ خۆ بخاتە سەر چینێ و ji ber wê balansekî hêz di mentiqêda çê bike ne wisaya ez wisa nabînim ku şerrekî cîhanî dê şerrekî herêmî yê mezin di rojhilata navîn da çê bibe û dewleta Tirkiye biroxe dewleta Tirkiye bibêt Sûriye yanî di nav vê ew wêneya ku dişêt çê bibêt derfet nîne em ev dibê mesela peywendiyên nêwdewletî mesela asayişa herêmî na derfetnîne em vê bernameda em neşên ser vê baxbîn lê ev nêrîn ku aha dewleta Tirkiye dêkevît em dibê pêyê xwe bideyne serî wî dewleta Tirkiye endamê NATO ye yanî tu binêre dema Sûriyede Tirkiye Hind astengî boy NATO çêkirin di mesela geran li dîv gazê di sinûrên Qobrusda çend pirsgirêk bû NATO çêkirin di Libyede yanî di gel keştiyên Tirkiye û Fransayê hema hindik mabû li hev kevin Tirkiye wek endamekî NATO S-400 li Rûsyê kirîn ev pirsgirêkekî teknîkî û asayişî gelekî xetere bûy NATO çi helwêst li hember Tirkiye girtin yanî tu mesen tu çawa mesen tesewurekî wisa dikê aniha planekî wisa li ser Tirkiye ev hema nêrînê ew şirovekarên yê Türkanin ku hema hemî dinya li dijî Tirka aha va me parçekirin wa dê Tirkiye ev dewleta Kurdî çê dike aha ev hêzên xwe înane Yunanê rojhilata Yunanê ev li dijî me ye ev nizanim çekdana Yunanê ev li dijî me ye ev çikirin hema dijî me ye yanî sergermiyekî di nav însanê Tirk da çê dikin Tirkiye bi xwe di hêlê NATO da dê birêve birin dewleta qol girêdayî NATO ye lê di heman wextî de ew nasyonalîzma Tirkî tê xîtabekî anti-împeryalîstî di nav xelkê xwe da birêve dibet tehlîlgerên me yê Kurd jî dikevin bin bandora wat tehlîlên yê nasyonalîzma Tirkî ha ev dunya li ser serê Tirkiye kom bû ha ev xelas kirin yanî bir de ببورینە ئەس دەخوازم مژارێکی دنێ بخەم ڕۆژەوێ و دەهمان دەبێدا پرسیار بکەم یانی تشتێکی دنێژی هەیە هەمان ناسیۆنالیستێ کورد و حتا هەنێک ئالیێن نێزی پەکێکێ و ناسیۆنالیستێن تورک دەبێ مژارێدا ژی وەک هەف دەفکرن ئەو ژی مەسەلەن لە سووریا گافێک و تورکیا دەخواستن نەبوو دەست پێکە دەخواست ڕۆژ ئاوا بەپەرچقینی لێ حتاکو ئەمریکا لەوەر بە نەکاری بپەرچقینی پشتی وێ خواست بە بەشار ئەسەدرا تەکریە خۆ خۆش بکە بەشار ئەسەد خۆخست سەر پشتێ گوت عسکەرێ خۆ دەرخە
لێ ئەو نەکار عسکەری خۆ دەرخە یعنی هەگەر و تورکیا بخوازی عسکەری خۆ دەرخە ئەمریکا تشتێکی وستا قبول ناکە عسکەری تورکیا لە سووریایە ئاریکاریا ینی بارێ ئەمریکا هەنێکی سفک دکات ji بۆی و نایلی رووسیا و ئیران لەور جارێکیدن بەهێز ببن نەوسا ئەوژی سەر نەکرد لە هەمان دەمێدا لە عراقی یعنی ئۆپەراسیۆنێکی مەزن چێ کرد لێ دەوێ ئۆپەراسیۆنێدا مرۆڤ لێ دنەرێ gelek encamjî wergirtin dewarê eskerî de lê Iraqjî ez bawerim henekî golê xwe li Tirkiye kirin. Mesela çawa kir Iraq a tektîke Bexdayê lê binare Bexda çû kartê Tirkiye li destê pedekê deranî çû bi Tirkiye re ittifaq kir û bi wî rengî pedeke kişanda navxwe bi Bexdayê ve girê da. Rast e di dawiyê de di helbijardina dawiyê de henekî kursiyê pedekê zêde bûn zêdekirin ez naxwazim bikim nav teoriye komplo lê kartê Tirkiye li destê pedekê derxist û PKK jî nexist nav lîsta terorê xiste nav rêxistinên qedexekirî yani gohartinekî zêde çênaka û di encamê de Tirkiye kilîlê ku dixwaz kilîl bide nekarî bû kilîl bide operasyon encam dan lê her cê negirtin li İranê rewşekî dinê heye dewr da ji nêrî nêwan digêjin hevdû yani îrona sibê li İranê ihtimala ew agirê şer ya Xezê bigêje İranê û ihtimala devê demê de jî giringiya pejekê derkeve holê lê ez bawerim ev sê tablo dibe ku berewa jî vêyekê jî bibin yani heger ku tiştekî wisa li Sûriya çê bibe ihtimala wisa nebe ihtimala bereva jî vêyekê bibe yani ihtimala dewleta عقلê dewletê li Tirkiyeyê wî yekê bifikrê tamam em ittifaqekî wisa bi PKK re çê bikin bi Ocalan re çê bikin pişt re jî madem Beşar el-Esed bi me re nayê ser mêzê nayê ser masê bila pirzgirêka xwe bi hêzên Sûriyeyê çareser bike bila bibin bala serserê hevdû an jî madem İran nayê ser xetê me li Zengezorê probleman ji me re çê dike egava ku pirzgirêkê bi İsraîl re çêbûn bila pejek ku qendîl bibin balayek bi serserê İranê de tu li ser vana hemiyan berastî çi dibêjî yani ez wisa lê dinerim carna dîtnê wan û dîtnê nasyonalîstên dewletê Tirk di vî werî de jî yek bila ew mijara dawiyê bê ji bo ku demê me jî tijî dibe بله اول دم کرد سر به مجاره اجبر کو تپرس کرد نه نرینه کو موسا تصور کرد کو ده هرمه ده هیزن ناونتوی دخوازن شر بر فراوان کن نرینه کی لگور من ندرسته برعکسی و هیزن ناونتوی بتابت امریکا دخوازه دروشالات ناوین ده بالانسه کی هیز چیکا دنا برا ایران ترکیه اسرائیل عربستان سعودیه و مصر جی لآلیه دی جبه که دوی منطقه دا استقرار چه دوی هلو مرجه دا هیزن چکدار یه نا دولتی آستنگن حزب الله آستنگن حماس آستنگن PKK جی آستنگن هیزن کردستان ایرانه نها مثلا نه تشتك جينا كان لإجبركو هيزن چكدارن آستنگن آستنگ jî nebin dikarin asteng bin û dişin bibin potansiyeli asteng bûnê potansiyelê astengê tê de mînak jî sîstema dunyayê nekare bi wan re li hev hat nekîçeke yani wana mecbûrî ittifaqekê wê ca ji ber wê niha dibe em wê li ber çav bigirîn ku ev hêzên na dewletî dibe bên helkirin û ji ber ku biryarekî boy istiqrarê heye ne ku parçekirina wa welatan û şerrekî mezin divê mentiqe de mumkîn e Çîn bixwaze şerrek çê bibe heta Rûsya bi şêwazekî bixwaze lê hêzên ku hakimin li mentiqe de naxwazin ev tişt çê bibe ji ber wê mirov rewşa Tirkiye dibe durust tehlîl ke rola Tirkiye jeopolîtika Tirkiye di rojhilata navîn de di boy Ewropa
دبي راس تحليل كان جبر براواجي اگر دولة تركيا انها لاوازيهنا دمرو ولا وازيانا بكار بينه بوكو دولة ترك دفع داتكو غافن جدي د پرزګریکا کورته باوجید جبروي اخفتنا داوی وید کم کو پیوسته رخصتنا كردي PKK دم بارتي وهمي سياسيا علاقة دار د پرزګریکا کورد ترکیه دا زمانه کی دیپلوماسی تر کار بینن نه زمانه کی وصا زمانه کی هشک کو سبا گوهارتنه کی محتمل چه ببه زحمتيه ببینن کو خلق خو قانع کن بوکو نه ببت سبب پارچبونه یعنی گوهارتنه کی جنیش کی وچه ببت و ببه سبب پارچبونه کی وکی 2003 نا پکی که دا چه بو سبا عمر اوجلان دچت امرالی دي اخفتنن اوجلان بینی يعني بلا زمانه کی وصاب کار بکو بشه يعني مجالك هبت كو دا او چت بيجي امرالي چتي گوتن و گاوين دولتي چنا هزن ناو نتوي چت خوازن لگوروي مادام تو هزه کی تو دخوازي د چارچوبا و دولتا ترکیه دا تو پرزگریکا خو چارسر کی دبه زمانه پکه که حرکتا کردی همی هر کسی نرمتر هر کسی دیپلوماتی تر هر کسی چارەسەر ئامێزتر بێت ئەنی بۆسانە بێت بڕاستی هەم پرزگرێک دێ پاشی بوان بخۆ چێ ببن هەم ینی تەبلی هەڤیەک دە ناو سەرێ ئینسانێوان بخۆدا دێ چێ ببێت ji ber wê zimanekî baştir nermtir dîplomasîtir ku mecalê guhartinê têda hebe li gor min baştir e durustir dibe û dişêt arîkartir be hem di manora siyasî de hem di manora dîplomasî de کاک هۆگرهێژی زوویە لێ هەنێک تەماشەڤانان پرسیارکردنا لەسەر تەقینە ئیرۆ لیا ئەنقەری لە سەعاتێن داویێ تو چ دەبێژی کو لەسەر هەرێمەکی پڕ حەساس یا پیشەسازی عەسکەری یا تورکیای هات ئەنجامداین بەریاک و ئەم لایڤ دەست پێ بکەن ئەس باوەڕم 4 کەس هاتبوون کوشتن 12 کەسژی بریندار بوون دە ناوانەدا 3 کەسژی ڕەوشاوان خراپ بوو لێ دەما نوچەیاندا من بیست و تەقینێکی دنێژی دەهندۆر داهاتێ چێکرد گەلۆ ئەف چ تەکلیەوی بە پێڤژێرە هەیە مع الأسف من أظنك إخبار بيست يعني أزب مع الأسف يعني هر جار أبد النوت سيدا 2013 هر جار جاوك بوي دانوستاندنا بوي پروسه دانوستاندنا چه دبید تشتکی وسا چه دبید کشتنا 33 عسکران کشتنا 3 پولیسان دو 2000 د پروسه داویه ده هستنگی چه کرنه یعنی تشتکی وسا دبید دمه ده هیویدارم حرکت کردی نبید پکک نبید و پکک وی نخد سرخو از وی هیویه دکم که او نبن و نکنه سرخو کاک هۆگر دەمامە تژیبوو ئەم 44 دقیقەیە داخفن دەمێ پێش هەگەر و پێشکەتنێن نوچێ بوون ئەمێ بێگومان دیسا بەردەوام بکەن بە هەڤڕا بەرنمەیان چێ بکەن گەلک سوپاس و حتان هاوە دەماخۆ ژمەرە تەرخان کرد سوپاس بۆی تەماشەڤانان ژی و حتان نەها بە لایکێن خۆ بە کۆمنتێن خۆ بە پرسیارێن خۆ ئەو وەشان زەنگین کردن گەلک سوپاس گەلێکی سوپاس بۆژی بوو تەماشەبانەژی سوپاس ئەرەبن بەڕێ تەماشەوان هێژا ئەم بەوی ڕەنگی تێن داویە vê layfê li kerema xwe wek berê piştgiriya bikin bi laykê xwe bi pirsyarên xwe û hewl bidin ew vîdyoyên me şêr bikin parve bikin heta bernameyekî din silav û rêz dem baş.